بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشخەڵە باڵگرە تیشڕەو بە هەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنج دەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نۆبەرەی نان بۆتە بارانی پەلا ئەمڕۆ پێشمەرگەیەکی دیکەی ڕێگای ئازادی و بەختەوەری ئینسانەکان هاوڕێ هاوسەر باوک برا لە شەقەی شاباڵیدا تا بفرێ بۆ لوتکە بەرزەکانی بۆ دوندی نێویادەکانی ئێمە و ئارەزوەکانی خۆی هاوڕێ وەستاگیان تۆ هاوڕێکانت لەگەڵ ڕێباز و ڕاپەڕینی ئەو کەسانە بوون کە بەدیلی لەدایک بوون بەڵام نەیانویست بەدیلی بمرن بەڕێزان هاوڕێیان دۆستان بەخێر بێن بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێ فەتاح کەلهوڕی ناسراو بە وەستا فەتاح لەلایەن خۆم و بنەماڵەی بەڕێزیان و هەروەها ئەو هاوڕێیانەی کە ئەم بەرنامەیان بەڕێوە بردووە پڕبەدڵ بەخێراتنتان دەکەین تۆ نامری چاوەکانم یادت بەخێر هاوڕێی ماندوو نەناس ئاڵای سووری ئامانجە بەرزەکانت ئامانجە بەرزەکانی کۆمەڵەکەمان لەسەر دەستی هاوڕێکانت هەروە شەکاوەیە ئێستاش دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی ئازیزیان ڕادەگرین تکە یادی ئازیزی هەموو هاوڕێیان و هاوڕێ وەستەفلاح بەرز و بەڕێز بێت ئەی ئاوێنە بێگەرد و خۆشەویستەکە ئێستا هەموو فکر و خەیاڵم ئەوەیە لە کامە شوێن هەڵت بگرم کە لە بارانی فرمێسک و تینی هەناسەی بەگەڕم بتپارێزم هەتا هەروە ڕون و زوڵاڵ دارستان و دەریا و لوتکەی ورەی خۆت بنوێنی ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە کە ڕێز بگرین لە یادی هاوڕێ فەتاح کەلهوڕی ناسراو بە وەستا فەتاح هاوڕێ فەتاح لە بنەماڵەیەکی هەژار لە ساڵی 1957 لە گوندی داشتەمەڕ سەربەشاری مەهاباد لەدایک بوو بەهۆی هەژاری بنەماڵەکەی هەر لە مناڵیەوە ناچار بوو ڕووبکاتە بازاڕی کار و بەم هۆیەوە لە خوێندن بێبەری کرا هەر لەو کاتەوە هاوڕێ فەتاح لە ژیانی ڕۆژانەیدا هەستی بە چەوسانەوە و هەڵاوەردنی چینایەتی دەکرد و بەکردەوە بوو بە بەرهەڵستکاری ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە کە ڕەسمیەتی دەدا بەم چەشنە لە نایەکسانی بەهۆی پرۆژەی سەدی مەهاباد کە ئاواییەکەیان کەوتە بەر ئەم پرۆژەیە کۆچ دەکەن بۆ شاری مەهاباد
وەستا فەتاح ماوەیەک وەک هەموو مناڵانی بێبەش دەستی کرد بە کاری دەستفرۆشی. پاشان چوو بۆ کانونی کاراموزی کە ناوەندێکی دەوڵەتی بوو. لەوێدا لە بەشی قاڵیبافی دەستی بەکار کرد. لەو ناوەندا بەبێ هیچ حەق دەستێک وێڕای دەیان کرێکاری تر دەچەوساوە. دوای 2 ساڵ لەو ناوەندە دەڕوات و ڕوو لە شاری بناو دەکات بۆ کاردۆزینەوە و لەوێ دەست دەکات بەکارکردن لە کارگایەکی قاڵیبافی بە حەق دەستێکی زۆر کەم. پاشان دەگەڕێتەوە بۆ ناوچەکانی کوردستان. لە ناوچەکانی مەهاباد، پیرانشەر و سەردەشت دەست دەکات بە کاری فەرشچنین. لە بەهاری ساڵی 1356 دەچێتە سەربازی. بەڵام بەهۆی سەرهەڵدانی ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران و کوردستان لە سەربازی هەڵدێت و دەگەڕێتەوە شاری مەهاباد. لەگەڵ سەرهەڵدانی ڕاپەڕینی جەماوەری دژی دەسەڵاتی پاشایەتی لە ساڵی 1979 میلادی لە ئێران وەستا فەتاح وەک لاوێکی تینووی ئازادی لەو ڕاپەڕینەدا بەشداری دەکات و زۆری نەخایاند ژیانی سیاسی خۆی گرێدا بە کۆمەڵەوە و لە ساڵی 1980 میلادیدا بە فەرمی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. لە ڕیزەکانی کۆمەڵەدا هاوڕێ فەتاح نەک تەنها وەک پێشمەرگەیەکی بوێر و لێهاتوو، بەڵکو وەک کۆمونیستێکی هوشیار و باوەڕمەند جێگای لە دڵی هاوڕێیان و هاوسەنگەرانیدا کردەوە. بوو بە خۆشەویستی جەماوەری خەڵک. هەر بۆیە متمانەی چەندین ئەرکی گرنگی تەشکیلاتی پێئەسپێردرا و گەلێک مەسئولیەتی هەستیاری گرتە ئەستۆ. باوەڕی پتە و بە خەڵکی کرێکار و هەژار، خۆنەویستی و بە دەربەستبوون لە گۆڕەپانی خەباتی سیاسی و پێشمەرگانە، وەفاداری بەڕێبازی کۆمەڵە و پشتبەستن بەهێزی لە بن نەهاتووی جەماوەر چەند نموویەکن لە کەسایەتی بەرزی هاوڕێ فەتاح کە ئەوی کردبووە کادرێکی خۆشەویستی ناو ریزەکانی کۆمەڵە و کەسایەتیەکی جێمتمانەی جەماوەری خەڵک. چەندین ئەندامی بنەماڵەی هاوڕێ فەتاح چالاکی سیاسی بوون. لەوانە بەڕێز وەستا محەممەد کە لێرە تەشریفیان هەیە. هەروەها 3 براو خوشکێکیان واتە هاوڕێیان کەریم، حوسەین و محیەدین و کاڵێ لە مەیدانی خەباتی سیاسی و پێشمەرگانەدا گیانیان لەدەستداوە. ڕۆحیان شاد و ڕێگەیان پڕڕێبوار بێت. هاوڕێ فەتاح سەرنجام لە ساڵی 2008 میلادی ڕووی لە دەرەوەی وڵات کرد و لە وڵاتی سوئێد نیشتەجێ بوو. لە دەرەوەی وڵاتیش هاوڕێ فەتاح بەپێی هەلومەرجی ژیانی پەنابەری بەردەوام بە پەرۆشی خەباتی سیاسی هاوکات وەک ڕێبوارێکی ماندوونەناس و وەفادار بە ڕێبازی کۆمەڵە مایە و لە هیچ هەوڵ و تێکۆشانێک دریغی نەکرد. بەداخەوە ماوەیەک لەوە پێش پزیشکەکانی هاوڕێ فەتاح ئاگاداریان کردەوە کە گیرۆدەی نەخۆشی شەرپەنجەیە. هەوڵی بەردەوامی پزیشکەکان بۆ چارەسەری ئەم نەخۆشیە بێ ئاکام مایەوە و بەداخەوە ئەم هاوڕێ خۆشەویست و دڵسۆزە ڕۆژی 7 مانگی مارشی 2026 دڵە گەورەکەی لە لێدان کەوت و مەرگ مەودای نەدا دوا ڕۆژی ئازادی ببینێت. بەدڵنیاییەوە یاد و بیرەوەریەکانی لە ڕۆژی ڕزگاری گەلەکەی لە چەوسانەوە لەلایەن هەزاران ڕێبواری ڕێگا و ڕێبازی هاوڕێ فەتاح بەرز ڕادەگیرێت و
بە پێزانینەوە یاد و زەحمەت و تێکۆشانەکانی دەکرێتەوە. ئێمەش لەلایەن سەرجەم ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە بیرەوەری و یادی ئەم هاوڕێیە خۆشەویستەمان زیندوو ڕادەگرین و بە ئەو پەڕی ئەمەگناسیەوە چاو لە زەحمەت و دڵسۆزیەکانی دەکەین. هەر لێرەشەوە لەلایەن هاوڕێیان و بەڕێوەبەرانی ئەم بەرنامەیەوە هاوخەمی و دڵسۆزی خۆمان لەگەڵ سەرجەم بنەماڵەی ئازیزی هاوڕێ فەتاح ڕادەگەێنین. بە تایبەت هاوژینی وەستا فەتاح، هاوڕێ ئاڵتوونی کەریمی و منداڵەکانی پەیام و پەیمان و برای ئازیزی هاوڕێ محەممەد و هەموو ئازیزانی تریان. یادی ئازیزی هاوڕێ فەتاح کەلهوڕی ناسراو بە وەستا فەتاح بەرز و بەڕێز بێت. شەو نەبوو نەشکێ دڵم نەگریم بە دەردوژانەوە، هەر لە ئەستێرەم ڕوانی و یەک بە یەک کوژانەوە. بەڕێزان، ئێستاش داوا لە هاوڕێ و هاوسەری وەستا فەتاح، هاوڕێ ئاڵتوون و هەروەها کوڕەکەیان کاکە پەیام دەکەم تەشریفیان بفەرمون بۆ وتەکانیان. تکایە. سڵاو هاوڕێیان، هەمووتان بەخێر بێن، سەر سەران و سەر چاوان. ئەوەی لە ڕێگای دوور و نزیکەوە هاتووە زۆر زۆر مەمنونم. ڕەبی بەخێر بێن، سەر چاوم بەداخەوە. پێم خۆش بوو هەموو لەگەڵ وەستا فەتاح هەموو لە نزیکەوە یەکتر ببینین، بەڵام بەداخەوە وەستا فەتاح ئیدی ڕۆی. هەمووتان بەخێر بێن، سەر چاوانم بەخێر بێن یاخوا. منیش وەکو کوڕی وەستا فەتاح بەخێراتنی هەمووتان دەکەم. زۆر زۆر خۆشحاڵ بووم، سپاستان دەکەم هەم بۆم بەرنامەیە و هەم بۆ مەڕاستمەیە بۆ باوکتان گرتووە. باوکم پێما بێ ڕۆشتووە، ئێمەی بەجێهێشتووە، فەقەت هەمیشە هەر لەگەڵمانە، هەمیشە هەر زیندووە. دەستخۆشیتان لێ دەکەم، سپاستان دەکەم، بەخێر بێن. بەسپاسەوە لە عەزیزان. من لەگەڵ فرمێسکی گەش هاتم، پەژارم هەڵوەراند، بوو بە ڕێحانە ڕەش و بۆم هاتە نێو گوڵدانەوە. خوێنی دڵ بۆنی غوباری ڕێی غەریبی لێدەهات، چەشنی ئاسک چونکە وێڵ بوو بەو دەر و دەشتانەوە. ئێستاش
داوا لە بەڕێز هاوڕێ وەستا محەممەد دەکەم تەشریفیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتەکانیان. هاوڕێیان ئازیزان بەشداربووانێ و مەراسمە زۆر زۆر بەخێر بێن، خۆشحاڵتان کردین. بەڕاستی وەدەزانین وەستا فەتاح خۆشی لێرە حزورەیەکەوە تشریفتان هەیە هاتوون بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەرەکانی و خەبات و تێکۆشانی چەند ساڵەی وەستا فەتاح. زۆر زۆر بەخێر بێن. من سەرتان زۆر نایشێنم بڕێک هەدەسمە سەر وەزعی ژیانی وەستا فەتاح بە منداڵی تا ئەو ڕۆژێکە مەرحەڵچاوی ناوە. من وەستا فەتاح لە منداڵیەوە کە لە ئاوایەک بنێوی داشتەمر کە چاومان بە دنیا هەڵێناوە و فاممان کردووە ڕەفیق بوون، وەکو ڕەفیقێک بەیەکەوە دەژیان، بەیەکەوە لە مەزرا بوون، بەیەکەوە هەر جگای چۆن بەیەکەوە بوون. وەستا فەتاح کولەم بنەماڵەکەمان کە خۆشم هەروە وەکو سەدان و هەزاران ئینسان بێبەش بوون لە خوێندن لە بچوون بۆ مەدرسە و لە ژیانێکە ئینسانی شیاوی ئینسانی بێت. لە ئەوای داشتەمەر ئێمە قەرە بووین، قەرەشکە و کەسێکی لە ئاوایەکەی زەوی چینی حتا تەنانەت بتوانێت میترێک بخۆی بەڵام سەوزەکی لە بچێنی ئیستفادەی لێ بکات. ڕۆژ نەبوو وەستا فەتاح لەلایەن جوتیارانی دەوڵەمەندەوە ڕاو نەندرێ، ڕەپێ نەندرێ، لێی نەدرێ و بە شێوەیەکی زۆر بڵام چیاخر نائینسانانە بەرخوڕی لەگەڵ نەکرێ وە تەنانەت خۆشمەرەوە. بەدوای پرۆژەی سەدی مەهاباد ساڵی 50 کە ڕوودە شاری مەهاباد دەکات، لەوێش ماوەی 2 ساڵ تقریبەن لەو نزیکانە وەکو دایان منداڵ خەرێکی شیرینات فرۆشی و توفرۆشی و لە کوسە و کۆڵانی شاری مەهاباد دەبێت. پاشان کە هەروەک لە پێشترش لە یارنامەگە باسکرات دەچێتە کارآموزی لێ 2 ساڵ بۆ فێربوونی فەڕشتنین و ئەمانە دەمێنێتەوە. من باسی ئەو کارگایە دەکەم، ئەو کارگایشی دەوڵەتی بوو، نازانم عەزیزان کە لێرن ئەتوانن کە لە خەڵکی مەهابادن خەبەرە لە بیریان ماوە یانە یا تەمەنیان کە وەکو تەمەنیەوە حتمە لە بیریانەکە. ئەو کارگا و شوێنە لە شوێنە حرفەیی بوو لە مەهاباد بوو. منداڵانە دەبردەوێت کە ئیتر بە خۆڕایی فێریشان دەکردن، کاریان پێ دەکردن و دەرامەدێکی بزار زۆری بوو کە من ئێستا سەردەمێکە فکرم کردەوە کە چەندە شوێنە سوود دەبا لە ئینسانهایە کە منداڵن شیرەژیان هەندەشێشن بە خاترەوەی کار فێریان دەکەن و یا مەسەلە غەزایەکیان پێ دەدەن یا لیباسی و کەوشێکیان بۆ دەکڕەمانە. وەستا فەتاح لەو شوێنە کار دەکات و تووشی لێدان و کوتانی ئوستادکارەکانی دەبێت کە هیچ مناڵێک ئەو سەردەمە منداڵەکان کارگا خاڵی بافی بوون تۆ نەتدەتوانی کە سەر دوا چاولێکی کە ئوستادکارەکە لێ ئەدای. وەستا فەتاح لەو شوێنە بەڕاستی ئەوەندەی لە زێنمدا ماوە هەمیشە احترازی بوو بە سینێکی تقریبەن 3-4 ساڵە لێدام. لێرە کە لای 2 ساڵ دەچێ بۆ بناوکە خۆشم منیش و هەروە یادە بە خێرکردین براشم کە لەگەڵمان بوون ڕوومان لە بناو کرد. من لە وەستا فەتاح لە بناوی 2 ساڵ ماینەوە لەوێش هەر بەو شێوەیە کە وەکو کرێکارێک لە ژێر چەوسانەوەیەکی زۆر مرۆڤانە و ڕۆژێ بە 2 تمەن کاری دەکرد. بەدوای ئەوەشدا بەرحاڵ دێتەوە لای دوای 2 ساڵ کارکردن لەوێ ڕوودا مەنطقەی مەهاباد دەکرد و لەوێش کاری دەکرد لە دێهاتی مەهاباد و سەردەشت و بۆکان و ئەمانە. بەڵام وەستا فەتاح خصوصیاتی زۆر باش کە هەیبوو ئینسانێکی شاد بوو، ئینسانێک بوو کە لە دێهاتەکان یعنی ئەو دیەیە کە لێی دەبووین یعنی زوو دەبوو دۆستی ئەو خەڵکان لەگەڵ ڕادەهاتن، زۆر ئینسانێکی شیرین بوو. مەسەلەن بە گۆرانی کوتن سوزانم بە هەڵپەرچیە لەگەڵ خەڵک زۆر تێکەڵاوی هەبوو.
نگێت دیهانی حتا سەردەمانی پێشمەرگەش کە دوا باسی دەکەم ئەنی دۆستەکانی دیترانەوە دیترانەوە بەستافتا ئەو خصوصیاتەی بوو و بنیادمێکی زۆر دڵپاکیش بوو لە دەوروبەری خۆی لە دێهاتێکە کارمان دەکرد لە ئەو ماڵانەی کە ئەسوی فەرشمان بۆ دروست دەکردن مەسەلەن بەستافەتا وەکو کوڕی ماڵەیە زاهر دەبوو احتمالیان پێ دەکرد باوەڕیان پێ دەکرد لسانێکی ئاوە بوو دارە بنەماڵی مستافەتا حەوت برا و سێ خوشک دەبن بەرحاڵ ئەمەش باسی کرا سێ برای بەرحاڵ دوو برای ئەدام دەکرد مثال لەگەڵ 50 نەفەرەکەی مەهاباد حەدێمی براشی کە لە شەڕێکدا لە مەتخەی سەردەش کە دەکەمین دەکەون بداخەوە ژیان دەستدات کاڵێک خوشکیشی کە پێشمەرگە حیزب دموکرات دەبێت و لە عمورێک کە دەینێرەوە بۆ مەهاباد ئەسیر دەبێت و ئەعدامی دەکرد ئەمە یەکێک لە کارەساتەکانەکە ئێستا مستافەتا لەگەڵ ڕووبڕۆ بووە بەداخشەوە نەشیزانەوە کەم برانەی لە چۆن نەژراون یا خوشکەکەی هەروە جنازەکان چی لێ هاتووە دەگەڵ ئەو ناڕەحەتیش بەشدار بووێت دیارە باوکیشی و باوکی وەستافەتاش کەسێکی زەحمەت چێژ بوو بەرحاڵ وەکو بڵێن کرێکارێکی نێو بازار کە دەستفرۆشیە کرد سوزانم بەو شێوە منداڵەکانی خۆی بەخێو کردووە بەرخە باری ناوە نی دەتوانم بڵێم وەستافەتا ئەم وەزعیەتەی کە لە ژیانیدا وجودی هەبات و توی چەسانەوە بوات لەمسی ژیانێکی زۆر ناخۆش و چەسانەوە و نابەرابەری و نەعەداڵەتی کردووە کە هەر بۆیەش دوای کردن سەربازی و ساڵی 56 کۆمەڵانی خەڵکی ئێران خەریکی شۆڕش دەبوون ئەو هەڵدە لە سەربازی و بە دوای ساڵی 50 لە تەزاوەرەکانە بەشداری دەکات زۆر حزوری باشە لە مابەت جا لە پاییزی 50 کە هجوم دێنن بۆ ڕژم هجوم دێنە بۆ مەنطقەی کوردستان و هێزی پێشمەرگی کۆمەڵە مەسەلە سازماندەهی دەکرێت ئەوڵی پێشمەرگەی کۆمەڵە بۆ لەو مەنطقەدا کە مەسەلە دەبێت هیچ لەو پێشمەرگە دەبێت ئەوەندە سەرونەیەشن ئەوەندە مشتاق دەبێت کە بۆ مەبارزەکردن بۆ خەبار لە دژی ئەو وەزعیەتێکە تووشی بووە نەداری و نەحامەتی و نەبوونی و باوکێکی فەقیر کە نانهێنەری حەوت منداڵ هەژ منداڵ دەبێت ئەمە لە مشکی وەستافەتادا ئەزوڵێت بەتایبەت کە خانەوادەکەشی هەموویان لەو سەردەمەدا و بەسەرجی بە کۆمەڵە پەیداکە من بۆ خۆی مەچێت و کەسانم کە تأثیرێکی باشم بووە لەسەران کە لەسەر بنەماڵێکی خۆمان کە کۆمەڵم بۆ شەڕێدان ساڵی 56 بۆ بەناشنا وەستافەتا لەو زاویەوە کە کۆمەڵە دەناسێت پچەکی کۆمەڵە هەڵ دەگرێت دەبێتە پێشمەرگەی کۆمەڵە دوای ئەوەی کە حزوری لە منطقەکانی مەهاباد و سەردەشت و خان و حتا سنە و ئەمانش تا حدێک دەبێت لە پێشمەرگایەتیش کە زۆری باز ناکەم هەمووتان دەیناسن و لەگەڵی بوون وەڕفیقەکانی ڕێگە باسی بکەن ناس بەسەرەوە بەشە وەڵام ئەوەندە دەزانین ساکی دڵسۆز بوو ئینسانی بۆ ئێستا خۆیشی نەبوو مەعموورەتەکانیان پێدا ئەنجامی داوە هیچ بیان بڕۆیشی نەگرتووە تا چۆ هاتوۆتەوە بەلاخەرە کەسێک بۆ ئامادە بەکار بووە ئینسانی بۆ دەواقعان بە تەواهی وجودیەوە کۆمەڵە بووێت من بۆ خۆم زۆر زار کە تەشکیلاتی مەخفی و سەفەرم دەکرد بۆ ئوردەکانی کۆمەڵە دەم دی زار مەسەلەن ساڵە زارێک مەسەلەن 2 ساڵ زارێک دەمدی واقعا قسەم لەگەڵ دەکرد ئەنی ئینسان وەختی قسەم لەگەڵ دەکرد وام دەزانی ئینسانێکە برای من وەستافەتا واقعا لە وجودیدا سەداقەت پاچی هەموو شتێک تێدا هەیە ئەنی یەک جار نەبوو مەسەلەن احتراز بکات لە تەشکیلاتەکەی ئەو سەردەم کە مەسەلەن گەلێبێ لە کۆمەڵە بۆ یەک جاری لێم نەبیستۆ دیارە دوای ساڵەکانی 66 ئەوانە پێماوە گەلێبێ 65 هاوسەرگیری دەکات و دوای دەچێتە تورکیا لە تورکیا بەرەو ئەوروپا دێت لە ئەوروپاش 2008 کە دێتە وڵاتی سوێد نیشتەجێ دەبێت لێرەدا من دەمەوێت باسی بکەم کە ڕفقان هەموو لێرە باس بکەن کە وەستافەتا کە واردی ئەوروپا دەبێت
إذا أول وەستا فتاح بەنازەیە کە لەگەڵ تشکیلاتەکەی دەبێت ئەبڕێت بۆی لە باز دەکەم هیوادارم تەسەووری خراپ نەکەن ڕفیقانی کۆمەڵە لێرە بە هەموو بەتایبەتەوە تشکیلاتەکە و لەگەڵکاری کردو ماوە سازمانی کوردستان حیزبی کۆمونیستی عێراق بە کمێری بەرد وەستا فتاح من واقعا بۆ خۆشم هەتا وەکو گلەیی کردوشمەوە لەو زەمەشدا دێڵێم من پێم وابێ ئێمەمانان کە واردی دەرەوە دەبین دەبێت ئەو ڕەفیقانەی کە واقعا تەمەنێکیان لێ ڕۆیشت و هاتوونە دەرێ لە یادیان نەکەین وە تەنیان نەهێڵین هەتا ئەو ڕۆژێک تەنیا ئەو ڕۆژێک کە گیان نەدەزن ئەمرن پیان هەڵ نەڵێین بە قەولی کوردی دەڵێ مردووە وەختێ مرد و خۆشەویست دەبێت کە لاغ درێژ دەکات یعنی ئەمرێت کە ئینسانەکە مرد ئەو دەموبیر هەموو کەس دێتەوەی تر ئەوە فڵان کەس مردووە سێرە ئەوەی من لێرە لە زاری خۆی کە تقریبا 4 ڕۆژ پێش لەوەی کە وازی باش بوو کە گیانی لەدەست نەدا بوو ئەوە قسەی بوو گلەیەکی زۆر زۆری لە ڕەهبەری کۆمەڵە هەر بەتەواو گلەی هەبوو کوت بۆ تەنانەت لە ساڵی 2008 هاتوومە ئەم ئومنیۆیە ئەم تشکیلاتی موافق سەرەوەی خۆم یەک جار لێ نەپرسیوە زەبۆی قسەی دەکەم هیوادارم ڕاهبەرانی کۆمەڵە بە هەمووی کادرەکانی کۆمەڵە ئینسانەکان بەرحاڵ بۆ شێوەی بیر نەخەن بۆ شێوەی و پێشوە نەخرێن و تەنیا لە ئوردوگاکانەوە پیان هەڵ نەڵێن بەس هیوادارم دڵتان نێشم قسان دەکەم بخۆشم ناخۆشەکە دێڵی مەستاک و قسەی دەکەم بەڵام وەسیەتێتی بەڕاستی ینی خۆی بەم نیکوت خۆزگە دەکەم زەفت کرد بە ئەلێرە بۆ ئێوەی ئازیزم دەنکەین لا نامەجۆتان لێبە ئەو وەسیەت کە پێ بمنێ ڕاهبەرانی ئەو وەستا فتاحە داهەنزاری کرد مەسەلەن 2 ڕۆژی تر پیان ڕاگەیان کە دەمرێت تەنانەت یەک زەنگیشان بۆ لێنێدا یەک زەنگ دوای مرنەکەی کە دەمرێت تەلەفۆن لەسەر تەلەفۆن دێتە گۆڕێ ئەمە کارەساتە لەناو تشکیلاتێکە جامعە ئینتزاری لێ هەیە لە جامەدا خۆشنێوە 1100 کادری هەیە کە بەڵەخەرە تۆ وەک ڕاهبەرە وەک بەدەنی تشکیلاتەکە ڕاهبەری تشکیلاتەکە لە حەزاکەوە نەپرسی مەسەڵەن ڕای ماوە نەماوە چێوە ئەزەت و ئینسانە چێ من چیزێکە سەر و ناشێنم هیوادارم سەرنێشان بن دووبارە بە خێراتان دەکەم بەڕاستی دڵی ومەتان خۆش کرد وەستا فتاوە زیندوو کردوێتەوە دڵی وەستا فتا ئێستا بە خۆشەکەی بە حزورتانەیە لێرە زۆر زۆر بەخێر بێنەوە دووبارە چاوی هەمووتان ماز دەکەم و هیوادارم تەمەنی وەستا فتا بۆ تەمەنی ئێوە زیاد کرابێت هەمووتان ساڵ و سڵامەت بن تەمەن درێژ بن و تەوسێشم ئەوەیە یەکتر لە بیر نەکەین هەتا مەسەری یەک بدەین ملاقات یەکتر بکەین یەکتر بینین و بەگە مردیشن ئێتە ئەو دەمیسان گلەی ناکە کە سوکارەکانمان گلەی لە هیچمان ناکەن کە بەستا محەممەد نەسووسەی ڕەفیقش خۆی نەداوە من سەر و ناشێنم دووبارە زۆر زۆر سپاسان دەکەم بەخێر بێن زۆر زۆر ڕێز و حورمەتمایە بۆتان دووبارە لایەن هاوسەری و کوڕەکانی بەخێراتنتان دەکەم چاو ماز دەکەم عازیز و سەروەری ئێمە نمنمی باران دەمباتەوە بۆ ئاسمانی تاسە و خەیاڵم لەگەڵ نمنمی باران کاتێک هەنگاو هەڵدێنم بەسەر ئەم زەویە سەرسەوزەدا بۆنی گەڵ بۆنی خاک بۆنێکی خۆش دەکەم بەڵام دیسانە کە دڵم ئۆقرە ناگرێ و تاسەی ناشکێ دڵم تاسەی خاک و خۆڵ و گڵی وڵات و زێدی خۆی دەکا تاسەی وەفا و ڕێز و خۆشەویستی جاران دەکا
نمنمی باران دەمباتەوە بۆ ڕۆژەکانی کە وەفای پێشمەرگە هاوڕێ و دۆست و یار مانایەکی دی بوو، بۆنی خاکی زێت مانایەکی تری بوو. ئێستا کە بیر دەکەمەوە لە هەژمار نایەن ئەو ئازیزانە، دۆست و هاوڕێی هەر یەک لە ئێمە کە ئێستا لێرە لە غەریبایەتی لە دوورە وڵات نووسون و ئێرە بۆتە مەنزڵگای ئەبەدیان. دەزانم کە ئەوانیش وەک من هەمویان ئاواتیانەوە بوو کە ئامانجەکانیان بەدی بێت و جارێکی دیش بۆن بە عەتری گوڵاڵە و سێسنە و خاک و زێدیان بکەن. پرسیارێکی بێوەڵام دێتە سەر ڕێم، تۆ بڵێ ئەم جارە مەرگ مەودا بدات کە من تۆ یان ئازیزێکی تر ببێتە کۆتری نامەبەر و مشتێک گڵی زێدی ئازیزمان لەگەڵ خۆی بێنێتەوە و بیپڕژێنێ بەسەر مەنزڵگای ئەوان. دڵۆپەکانی بارانیش ئەو پڕژێنی گوڵەکانی سەرمەزرایان بکات و بای شەماڵیش بپرچێنێ بە گوێچکەیان، باسی وەفا و تاسەی ئێمەیان بۆ بکات. پرسیارێکی بێوەڵامە، هەر بۆیە تا ماوین ڕێز و قەدر و ئیحترامی یەکتر بگرین. بەداخەوە پرسیارێکی بێوەڵامە و نازانین کە کەی مەرگ دێتە سەر ڕێگامان. هەر بۆیە با قسە خۆشەکان، پێکەنینەکان، مهر و وەفا ببێتە یادی کۆڕەکانمان. ئێستاش داوا لە بەڕێز هاوڕێ عادڵی ئەلیاسی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سازمانی حیزبی کۆمونیستی ئێران دەکەم تەشریفیان فەرمن بۆ پێشکەشکردنی وتەکانیان. بنەماڵی خۆشەویستی وەستا فەتاح هاوڕێ ئاڵتون، جگەرگۆشەکانی پەیام و پەیمان، وەستا محەممەدی عەزیز، باقی هاوڕێیان و دۆستانی لە مێژینەی وەستا فەتاح کە لێرە ئامادەن بۆ ڕێزگرتن لە یادی ئەم خۆشەویستەمان، هاودەردی و هاوخەمی قوڵی ئێمە وەک کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران قبوڵ بکەن بە بۆنەی لەدەستدانی ئەم هاوڕێیە خۆشەویستەمان. هەر لێرەشەوە ئەو گلەیەی کە وەستا محەممەدی خۆشەویست ئاراستەی کرد من بە دڵوەری یەگرم وەک نوێنەری حیزب و نوێنەری کۆمەڵە ئێرە، پێم وایە گلەیەکی بەجێیە، بەڵام هاوکات بە پێویستی ئەزانم ئەوە وەبیر هەمومان بێنمەوە کە ئەو نەسڵەی وەستا فەتاح و وەستا فەتاحەکان، ئەوانەی کە دەستفرۆش بوون، کرێکار بوون،
مامۆستا بوون، ژنی خانەدار بوون بە ئیستلاح، پزیشک بوون، مامۆستای گوندە هەژار نشینەکانی کوردستان بوون و جەمعێکی زۆرتر لە ئەندامانی چین و توێژی جۆراوجۆری کوردستان کە ڕوویان کردە ئەوەی کە دواتر ناوی کۆمەڵی بەخۆوە گرت بەبێت تەوەقع ئەو کارەیان کرد. شاید ئەوە بێت کە وەستا فەتاح و بە هەزاران وەستار فەتاحی تر کە بە بزوتنەوەی کۆمەڵەوە ناسراون لە هەموو بزوتنەوەکانی تر یا ئەندامانی بزوتنەوەکانی تر و ئەندامانی حزبەکانی تری جیا بکاتەوە. ئەوان بەبێ تەوەقع بە گەیشتن بە پێگە و مەقامێکی سیاسی و کۆمەڵایەتی بەبێ تەوەقع بە گەیشتن بە سوود و سەرمایەیەکی تایبەتی بەبێ تەوەقع لە ناوبانگێکی کۆمەڵایەتی ژیانی خۆیان و خۆشبەختی بنەماڵەکەیان و داهاتووی خۆیان لە بیرچووەوە لە ئەولەویەتا قەرار نەدا بۆ ئەوەی کە باوەڕێکیان هەبوو، ڕێبازێکیان پەیڕەوی لێ کرد تا بتوانن چیتر لە کۆمەڵگاکەیانە ئەوەی کە ئەوان پێیان ناحەق بوو، پێیان ناڕەوا بوو دووپات نەبێتەوە و تووشی خەڵکی تر نەبێت. ئەو گلەیانە هەمیشە ئەبێ بە ڕۆح و دڵێکی ئاوەڵەوە وەربگرین کە ئێمە بێ وەفامان بۆ یەکتر هەبێ وەکو چالاگوانانی ئەو بزوتنەوە و ڕێبوارانی ڕێگایەکە ئینسانی لە مەحوەردایە. بەڵام لەگەڵ ئەوەش ئەبێ تەئکید بکەینەوە کە بزوتنەوەی ئێمە بزوتنەوەی کە ئەو جەمعی من هەموویان دەبینم لێرە بەشێک لە خوڵکێنەرانی بوون بەبێ هیچ نۆعە تەوەقعێک و بەبێ هیچ امتیازێکی بەرابەر هاتنە ڕیزی خەباتەوە. ئەوەیە کە ئێمە جیاکاتەوە، ئێوە جیاکاتەوە، ئێوەی نەسڵی خوڵکێنەرانی کۆمەڵە و وەستا فەتاحەکان لە خەڵکی تر. لە مەقیاسێکی تەنها مێژوویە لە ئێمە ئەتوانین نەقش و تەئسیری کەسانی وەکو وەستا فەتاح ببینین. ئەڵێم مەقیاسێکی تاریخی بە چ معنا؟ بۆ معنا ئەمە قسەی زیاتر لە 40 ساڵ لەو پێش لە کۆمەلگایەکی بە تعبیرێ دواکەوتوو لە بواری ئابووریە، لە بواری فەرهەنگیە، کۆمەلگایەکی ئستبداد زەدە کە مشارەکەت و دەخالەتی خەڵکی ئاسایی بەتایبەت بە پێگەی کۆمەڵایەتی وەکو وەستا فەتاحی زەوت کردبوو. دەوێ بینی کە دەستفرۆشەکان ئەبنە قارەمان، ئەبینین کە خەڵکانی هەژاری سەرشەقام، کرێکارانی کارخانە و کارگا مەحدودەکانی ژەگەر بوو بێت لە گۆشە و کناریە وڵاتە، هەژار نشینانی گوندەکان ئەوانە ئەبنە قارەمان، ئەوانە بنەوە ئەتوانین بڵێن ڕچەشکێنی مێژوویەکەن. دەوری وەستا فەتاح تۆ فەقەت ئەتوانی لەو مەقیاسە مێژوویەدا دەرک بکەی، ئەردشی بزانی و وەفاشی بۆ نیشان بدەیت. جارێکی تر سپاس لە بنەماڵەی زۆر عزیزی وەستا فەتاح لە ئێوەی هاوڕیانی لە مێژینەی وەستا فەتاح و لە هەمومان کە بە شێوەیەک لە شێوەکان ئێستا
خۆمان بەو پرۆژە سیاسیەوە تعریفەکەین کە وەستا فەتاحەکان معنای مادیان پێبەخشی. زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز. مەرگی ئێوە ئەی عەزیزان بۆ مەلەرزەی شەقڵی ژین خەمپژێنن خەوڕێنن وەک هەوێنی ڕاپەڕین. ئێستاش هاوڕێ مامۆستا ناسری حسامی دەنگی شۆڕش دەنگی بیرەوەریەکان پارچە پەخشانێکی بۆ ئامادە کردوین تکایە فەرموو. کاتتان باش خوشک و برایانی خۆشەویست، زۆر سپاسی ئەو هاوڕێیانە دەکەم کە ئەو کۆڕیان ڕێکخستووە کە ئەو دەرفەتیان بە مندا لێرە چەند دەقیقەیەک لە خزمەتتاندا بم. سەردەمێک کە وەستا فەتاح لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە مەسئولی واحدێک لە پێشمەرگەکان بوو کە پارێزگاریان دەکرد لە کۆمیتەی ناوەندی و دەستگاکانی دەوروبەری کۆمیتەی ناوەندی و ئۆرگانەکانی ناوەندی، من زیاتر دەرفەتی ئەوە هەبوو کە بیناسم. ئینسانێکی سەمیمی خاچی، ئینسانێکی وەکو وەستا محەممەد کوتی ڕووخۆش دڵخۆش، حەزی لە گۆرانی و لە مۆسیقا بوو، حەزی لە هەڵپەڕین بوو. زۆر جار کە لە ئوردوگا لە بۆنەیەکدا ئێمە هەڵدەپەڕین کاسێتێکی خۆی پێبوو لە گیرفانی دابوو دەری لێنا و پێی هەڵدەپەڕین. ئەو بیرەوەریانم زۆر لە بیرە لە وەستا فەتاح. و هیچ سەردەمێک بوو وەستا فەتاح کە وەکو کاک عادلیش باسی کرد، ئەو ئینسانانەی کە دەهاتنە ڕیزی تێکۆشانەوە چاوەڕوانەیەکی زۆریان لە ژیان نەبوو و دەیانتوانی بەشتی ساکار و بچووکیش دڵخۆش بن بەوەی کە بەشداری خەباتن، بەوە کە دەتوانن لەسەر حەقی خۆیان و هاوچارەنووسی خۆیان وە جواب بێن. وەکو زۆربەی ئێمە سەر بە نەسلێک بووین کە چاوەڕوانێکی زۆرمان لە ژیان نەبوو، گەنج بووین و کەلەمان وەک کوانووی داگرستا و پڕ لە گڕ، پەردەی هەزار پەلکەزێڕینەی ڕەنگین بەسەر چاوی مەکشا بوو، سەرمان پڕ بوو لە خەونی سەیر. دەرودەشت ئەو کاتە پڕ بوو لە بۆنی متمانە و تینی دڵنیایی و یەکڕەنگی. لە بڕوای ئێمەدا دەغڵودان لە چێڵگەی جوتێری ڕەهابوو تا پشتیان هەڵدەستا. لە بڕوای ئێمەدا مەزراکە تەنانەت ئاگری گرتبا، بڵێسەی لە نزیک سنووری هێلانەی هەوێردە دەوەستا. لە بڕوای ئێمەدا ژین هاژەی دەهات و تەمەن قەت بەرەو ژوور نەدەچوو وەک ئێستا. لە فەزایەکی ئاوا بوو کە کەسانی وەکو وەستا فەتاح ئەو کوانوویان گەرم داهێنا. لە پەنای ئاگردان دانیشت و لە چەشنی دووکەڵی جگەرەی ناو پەنجەی خەیاڵی هەڵدەکشا، بەنێو لقوپۆپی دار و بەنێو خشەی گەڵاکاندا دەڕۆی تا شینایی بەرینی ئاسمان. لەوێوە دەیڕوانی لە زەویوزاری پڕ لە پیت و باغی سەوز و گوند و شاری ئاوەدان و منداڵی دڵگەش و ژنان و پیاوانی بەختەوەر. نەیدەزانی بەختەوەری تامی چۆنە، نەیدەزانی جیهانی بەختەوەر چۆنە، بەڵام ئاوات کاری بەوە چییە؟ حەزی دەکرد کە خەڵکەکەی بێژان بژی.
چاوی لەگەڵایەک دەبڕی بزەیەک دەهاتە سەرلێوی ڕوخساری وەک گوڵی گەش و سووری سەر قۆریەکە گەشت دەبەوە و کاتێک لە خەیاڵی ئەودا منداڵێک بە بەختەوەری بە پۆشتەیی و بە دڵخۆشی گەشت دەبوو پێدەکەنی. ڕۆژێک ئێمەش لە ئێوارەی زێوینی ژین ئاوا دەبین، خۆش یان ناخۆش، وەک باڵندە کە ئێوارەی لە دواڕیزی دارچناری دەشتی خامۆش ئاوا دەبێ، وەکو ژانێک کە دوای هەتوان لە لێواری برینێک ئاوا بێ، یان سوورایی کە دوای شەختە لە گۆنای هەڵاڵە ئاوا بێ. تەنیا بین بە ئەفسوس یانە دەست لە ئەستۆی یەکتر بین بە حەسرەت، پێ بکەنین لە ناخی دڵەوە وەک منداڵ، یان بگرین پڕاو پڕ بە گەرو وەک خۆمان. ئێوارەی ڕۆژێک دێ کە غەمگین ئاوا بین، گەرجەیەک شک نەبین کە تێیدا بمێنین، وەک خەندەی سەرلێوی وێنەیەک، وەک بۆنی گولیلکی ناو شعرێک، یان بەردێک لە دامێن کەژێکی ئەم خاکە کە دوای نسکاڵای کوڕێک یان کچێکی سەنگەری بیست بێ. خێراکە با فریای شەیدایی بکەوی، با لەژێر تریفەی عشقدا وچانێک بخەوی، با ساتێک هەر خۆت بی، ژێردەستی ژین نییە، نە ڕۆژی نە شەوی. خێراکە با فریای ڕزگاری بکەوی، ڕۆژێک دێ دەبینین دەرفەتێک نەماوە، دەبینین ڕێگاکە گەیشتە کۆتایی و چی هەبوو لە پشت سەر جێماوە. ڕۆژێک ئێمەش لە کۆتایی ڕێگا دەبین، ڕۆژێک ئێمەش لە ئێوارەی زێوینی ژین ئاوا دەبین. سپاس. زۆر سپاس هاوڕێ. ئێوە هێزن پڕ لە ڕێزن جوانە مەرگانی ئەوین، ئێوە ئەی لوتکەی نەوەستان شارەزای ڕێگا بڕین. ئێستاش داوا لە بەڕێز هاوڕێ سوڵتان خوستەوی دەکەم تەشریفیان بفەرمن بۆ پێشکەشکردنی وتەکانیان. منیش لەلایەن خۆمەوە بە خێراتنی هەموو ئەو هاوڕێیان دەکەم کە لە کۆڕی ماتەمینی هاوڕێکی دێرین بەشدار بوون. کەم بنەماڵە هەیە لەو شۆڕشەدا کە ئازیزێکی لەدەست نەدابێ یا زەربەیەکی نەخواردبێ، بەڵام زۆر بنەماڵە هەن کە لەو شۆڕشەدا سەر و ماڵیان تێدا چووە. بنەماڵەی هەلی خاتسارایە یەکێ لەو بنەماڵانن کە دەتوان بڵم بە غەیری دوو نەفەریان هەموو کەسیان لەو ڕێگایە و شۆڕشەدا تێدا چوون. خانەوادەیەک کە جێگای ئیفتخارن بۆ نەتەوەکەیان و بۆ هەمووی ئێمەش. من ساڵی 1358 لە مانگی گوڵان
وەستا محەممەد کە وەختە هەمومان زۆر گەنج بووین لە گۆڕەمەر یەکترمان ناسی. دیارم هەموو بنەماڵیان نەدەناسی، بەڵام دوایە زۆر بووین بە دۆست کە من ئەو کاتانە چەند جارێک هاتوچۆی ماڵیانم کرد کە بابێکی زۆر مێهرەبان، دایکێکی زۆر فەداکار و مێهرەبان و بەشێک لەو برایانە ئەو دەمی تەمەنیانەوەندە نەگەیشت بوو کە ببنە پێشمەرگە و خوشکەکانیش یەک دوانیشیان زۆر چکۆڵە بوو. لەگەڵ سەرهەڵدانی پێشمەرگایەتی ئەو کاتانە کە کۆمەڵا تازە هێزی پێشمەرگەی ساز دەکرد و هەموو کەسێک کەدا چ کرێکار، چ فەقیر، چ منداڵی نازدار کە بە سەفی ئەو تەشکیلاتە پەیوەست دەبوون خۆیان لە لانیچێکدا دەدیتەوە کە بیر و باوەڕەکانیان لەمێش بوو هەبوو، بەڵام تازە خەریکبوون ئەو تەشکیلاتیان دەدیتەوە. ئەو ڕۆژانەکە ئەوەندەی احتمال زۆر بوو بە یەکتر تقریبەن هەمووی کۆمەڵە وەک بنەماڵەیەک وا بوو. لەو ڕۆژانەدا لەو کاتانە ساڵی 1350 من وەستا فتاحشم پاییزەکەی کە هێزی پێشمەرگە ساڵ و شارەکان گیرابوونەوە، ئەمن لەگەڵ زیندەیاد وەستا فتاح ئاشنا بووین. کوڕێکی جەوان خوێنشیرن کە هەمیشە پێکەنینی لەسەر زار بوو، زۆری قسە نەدەکرد، بەڵام زۆر کەسێک بوو کە لە نێو پێشمەرگەکان دەیتوانی هەمیشە مەزدیس و بەرحاڵ ئینسانێکی شاد بوو کە تاسیری بێحەد زۆر بوو. دواتر ئەو پێم ڕۆیش بۆ ناوچەی پیرانشار کە هاوڕێیانی پێما کاگرەستۆ خەریکە قسە بکە لەسەر ئەو بابەتە زۆرتر دەتوانێت بگوێ، بەڵام دواتر کە من وەستا فتاحم دیتەوە کاتێک بوو کە ئێمە مقڕمان لە گوڵام بوو و لەوێش وەستا فتاح لەو ئۆردوگایە بوو. بەڕاستی لە هەر چەند سەختی و زۆر دوور بووین ئێمە، یەکجار دوور بووین لە شارەکان لە دیهات و هەر ئەو جەمع بووین کە پێکەوە بووین لەو دۆڵ و دەرە، بەڵامە من هەرگیز نەمدی وەستا فتاح کەسێک بێ کە ناڕەحەتی ئیحساسی ناڕەحەتی بکە. ئیمکانات هەرچەند زۆر کەم بوو، بەڵام هەمیشە شاد بوو، تاسیری هەبوو، پێدەکەنی لە جەلەساتی و شتەشتی شۆخی و خۆشی باز دەکرد و لەو ئۆردوگا چۆل و تریکەی کە لە نێو شاخ و داخەدا بوو وەستا فتاح نەخشەشی یەکجار زۆری هەبوو. بەداخەوە وەستا محەممەد باسی بەعزە شتی کرد، من دەمەوێت لێرە باسی ئەوە بکەم کورد، چونکە وەختەکە زۆر کەمە. ئەویش ئەوەیە ئەو کۆمەڵە عەزیز و خۆشەویستەی کە یا ئەو ئینسانانە خۆشەویستانەی کە ئێمە هەموو لێرە باسی دەکەین و بە تایبەت کاتێ فەوت دەکەن لە سەری دەڕۆی، بەداخەوە وەختێکی لە ژیاندان یا مشکلاتێکیان بەسەر دێ یا نەخۆش دەبن، ئێمە ئەو وەختانەوە بیرمان دێنەوە کە قسە و باسییان لەسەر دەکەین. ئەو وەزعی کە بۆ ما هاتووەتە پێشێ کە زۆر تەئەسفبارە، تەئسیری لەسەر ڕەوابەتی شەخسیشمان داناوە، تاسیری لەسەر هاتوچەکانمان داناوە، لەسەر زۆر شتی دیکە. بۆیە لەو ڕۆژە سەختانەدا کە بەڕاستی زۆر زۆر لازمە، شەرایەتی زۆر تایبەتی هەیە، ممکنە زۆر کەس عەقیدەی بەوە نەبێت، بەڵام لازمە کە ئێمە جارێکی دیکە لێک نزیک بینەوە، جارێکی دیکە فکرێک بە خۆ داچوونەوەیەک بکەین بۆی کە بتوانین کۆمەڵە جا دیارە بە هێزی تازەوە بە کەسی جوانەوە بە وەزێتێک کە حال نێو کۆمەلگادا هەیە، جارێکی دیکە بینە هێزەشی تاسیری گوزار، هێزێک کە بتوانین بەرحاڵ لە ئاڵوگۆڕێکی کۆمەڵایەتەکاندا نەخش تاسیرمان بێ. من لێرەوە سیدی سەرو ناشێنم، سەرخۆشی دەکەم لە ئاڵتون خانم، لە کاک پەیام، لە کاک پەیمان، لە وەستا محەممەد، لە کوبرا خانم کە لە نێوخۆی وڵاتە بەداخەوە هەتا ئێستا نەیتوانێەوە قسەش لەگەڵ وەستا وان بکوانش قسەی لەگەڵ بکەن و سەرخۆشی لە هەموو خۆمان دەکەم لە هەموو ڕەفیقانەی کە لێرە دانیشتوون.
شتێکی چکۆڵم هەیە بۆ وەستافتاحی پێم خۆش بوو لێرە باسی بکەم بیڵم بە هەڵبەستێکە دیارە لە ئاست ئیجازە لە کاک ناسر دەخوازم چونکە من شاعر شت نیم بەڵام شتێکی هەموو ژیانم دانا لە ڕێگایەک وەدی بێنم خەونەکانم گەلێک دووری و دەربەدەریم دی لە ژیانم زۆرم کەلوچێ و بڕی بەڵام نەیچەمان دەوەی ئەسخانم بەڵام داخەکەم تەمەن مەودای نەدا کە بە ئازادی ببینم نیشتمانم. ئێوە سڵامەت بن و هیوادارم لە خۆشی دایەکتە ببینی. زۆر سپاس. زۆر سپاس هاوڕێ. پێ لەسەر ئەرز سەر بڵیند و بێپشودان دێمەوە ڕوو بەرەو تۆ ئەی وڵاتم ئەی کوردستان دێمەوە فەخرە بۆ من قین و بوغزی دوژمنانی باوەڕم وەک ئەوانی لێ نەکردوم هەروە ئینسان دێمەوە. ئێستاش داوە لە بەڕێز هاوڕێ ڕەسووڵی بناوان دەکەم تەشریفیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتەکانیان. تکایە. هاوڕێیان و بەشداربوونی عەزیز، بەخێر بێن بۆ ئەو مەراسمە بۆ ڕێزگرتن لە دەورانێکی ژیانی پرئفتخار و سەربەرزانەی هاوڕێیەکی دێرینی خۆمان. من لە فرسەتێکی زۆر کەم کە هەیە دەمەوێت فەقەت بیرەوەرێک بجێڕمەوە، هەرچەند دەبێت لە قوپۆی ئەو بیرەوەرێش لێدەم بۆی کە وەخت زۆر نەبێت. ساڵی 58 تەقریبەن مانگونی وێک 2 مانگ لە شەڕی 3 مانگە تێپەڕی بوو دەگەڵ وەستا محەممەد کە لێوێ دانیشتووە لە کەللەی داین و ئەڵبەتە کوڕێکی دیکە بنەی محەممەدی قادری کە سەرێکی ماڵ بدەینەوە. لە زیندەیات حەمەسوور ئیجازەمان وەرگرت لە دێی هەڵوێی ناوچەی سوسنیاتی سەردەشت بووین. بەیانەیەک پەڕینەوە ئەو بەری گەورکان ڕێگامان نەدەزانی و دەمان دەزانی چۆن بگەینەوە، بەڵام لە ڕاستای جادەی پیرانشار سەردەشت و چۆمی زێیە هاتین گەورکمان تێپەڕان گەیشتینە ناڵێنێ لەوێژ ڕەت بووین لە گەدەش تێپەڕین هاتینە مەنگوڕانی مەهاباد و 2 ڕۆژمان پێچوو تا گەیشتینەوێ لە دۆڵی کارجیە کە دەکەوێتە پشتی قەڵاتێشای ئێمە لێک هەڵبڕای من لەو چێوە مدا بەرەو لازان و ئەوان بەرەو مەهاباد ڕۆیشتن. هەفتەیەک دواتر کە وەختمان دانابوو من تفەنگەکەم دەتەلیسێک ناو چوومە مەهاباد وەستا فەتاح وانم دیتەوە. واردی ماڵێک بووم، ماڵێک پڕ لە ئیحساس، ماڵێک پڕ لە خۆشەویستی و ماڵێک پڕ لە ئینتیزار و هەیەجان. لەوێ 2 برای وەستا محەممەد، وەستا فەتاح و کەریم خۆیان ئامادە کرد بوو بۆ پێشمەرگایەتی. محێدین کەمێک غەمبار بوو پێم وابێ لەوەی کە نەیدەتوانی بێ، و حوسێن کوڕێکی 10 ساڵە 11 ساڵانە دەم بە پێکەنین و خوێنشیرن و لەو نێوەدا کچێکی چکۆڵەی خوێنشیرن کە متاسفانەوی ژیانی بەخت کردووە وەسا محەممەد دەڵێ ئایشەگۆڵ کە خۆشحاڵ لەوەی کە ئەو هەموو عالەمە هاتوون لە ماڵان کۆبۆتەوە و هەر
ڕای دەکرد بۆ دەرەوە و داهاتەوە ژوورێ. سەیزادەی دایکیان بەو پەڕی سەمیمیەتەوە بۆ پەڕی ڕووخۆشیەوە، بەڵام لە هەمان حاڵدا نیگەران بە تایبەت بۆ کەریم کە هێشتا پێم وایە تەمەنی هەر 16-17 ساڵ دەبوو. ڕۆژی دواتر ئێمە وەڕای کەوتین، مەیدانمان بەجێهێشت و تا پەسوێ هاتین. کوڕێک لە ئاوایی لێکبن بەنێوی قادری حەمەڕەش لەگەڵمان هات کە گەیشتینە پەسوێ. ئێمە کوتمان ناکرێمە بە بەرپادگاندا بین. من و وەستا محەممەد و محەممەدی قادری ڕێگای پیادەمان گرت و ئەوان کوتیان ئێمە بە ماشێن دەین. من نازانم ئەوەختا ئایا لەسەرەوە کێشەمان کرد کە ئەوانیش لەگەڵ ئێمە بنیان نا، بەڵام ئەوان بەبەر 3 پادگانی پەسوێ و جەڵدیان و پیرانشار دەبووە تێپەڕن تا بچنە پیرانشار. ئەوەی کە وەستا محەممەد و کەریم خۆیان بۆ ئامادەکرد بوو، هەر یەکەی کۆڵە پشتێکی سەربازیان کڕی بوو، دواوەی سەر و سەرنێزەیەکیشیان پێ بوو. وەستا محەممەد کڵاوخودێکی لەگەڵ خۆی، وەستا فەتاح کڵاوخودێکی لەگەڵ خۆی هێنابوو. ئەوان ڕۆیشتن و لە پادگانی وەختێک مە گەیشتینە پیرانشار ئەوان هەر ناتەن و دیار بوو لە پادگانی پیرانشار گرتبوویانە. 2 هەفتەی ئەوەڵی کە لە پادگان بوون، ئەو وەختە ڕێژیمی عێراق بۆمبارانی دەکرد پادگانی پیرانشار، تۆپبارانیش مرەتەب هەموو ڕۆژێ هەبوو. بەرحاڵ ئەو 2 ڕۆژە و جۆری خۆیان تاریفیان دەکرد، دنی جەهەنەمیان بە چای خۆیان دیتبوو لە ترس و وەحشەتێک کە تۆپ لەو جێگای لیان ئەوانیان زیندانی کرد بوو. تۆپ هەموو دەقەیەک لە نزیک ئەو شوێنە دەکەوت. لە هەر حاڵدا ئەو زمانە گوزەرا من پێم وابێت چەند مانگ دواتر یا ئاخری پاییز بوو یا ئەوەڵی زستان بوو کە ئەوان ئازاد کران ئەو 3 نەفەرە. وەستا فەتاح هاتە پیرانشار، وەستا فەتاح هات و لە پیرانشار بوو بە پێشمەرگە، کە بەتە وەستا محەممەد هەر لە پیرانشار پێشمەرگە بوو. وەستا فەتاح دوای ماوەیەک لە بیرما ئەو وەختەی کە جەولەی زۆرمان دەکرد RPG پێ بوو، یعنی زۆر زوو دوایەوەی کە چەکدار بوو دوای ماوەیەک RPG هەڵگرتە بوو. RPGەکەی زۆر لێ جوان بوو و یەکێک چەند شت کە زۆر شانازی پێ دەکرد. یەکێکەوە کە RPG پێ بوو، یەکێکەوە سمێڵەکانی بەنسبەتی ئێمە کە زۆرتر دمڕوت بووین سمێڵی باشی هەبوو و زۆری پێ خۆشحاڵ بوو. و لە هەمان حاڵیشدا کەسێک بوو کە زۆر قسە خۆش بوو. من لە بیرما هەر دەردیەوە چەند نەفەری کۆ کردوتەوە وەستا فەتاح قسەیان بۆ دەکا. هەر ئێستا من دەتوانم تەسەور بکەم کە چۆن بوو وەستا فەتاح، چەند شتی هەبوو وەختێ قسەی دەژێراوە کە خۆش بوو لە وەستا فەتاحدا. یەکەم لە عینی قسەکردنا کە قسەی دەکرد مەکسێکی هەبوو کە تەوەجوی تەرەفی بۆ خۆی جەلب دەکرد. لە هەمان حاڵیشدا لەو جێگایانەی کە بۆ خۆی پێوا بوو جالبە پێکەنینێکی دەکرد کە بەعزە جارێک ئیتر ئەو بۆ خۆی پێی جالب بوو، بەعزە وەک عادەت بوو کە زۆر جەزابیەتی دەدا بە خصوص ژێڕانەوەی. و لە هەمان حاڵدا دەستەکاندان و حرەکاتی بەدەنی زۆر زۆر مەوزوم بوو. وەستا فەتاح بە کڵاو جامانە قیتەکەی هەمیشە دیار بوو و بەتایبەت کە خۆش هەیکەلیش بوو. RPGەکە زۆر لێ جوان بوو. من نامەوێت درێژی کەمەوە، بەڵام ئەو دەورەیە ئێمە دەورەیەک بوو کە کۆمەڵە بۆ یەکەم جار دوای چوونەوەی شارەکان لە پیرانشار دەدیترا وەیە خەڵک دەیدیر کە کۆمەڵەش وجودی هەیە، چون بەر لەوە نەبووین. و ئەو دەورەیە دەورەیەک بوو کە ئێمە ئەو کەسانەی کە لەوێ پێشمەرگە بوون دەورەیەکی فعالیەتی زۆر وەسیع و زۆر
لە ڕاستیدا زۆر چڕ و پڕمام بوو فعالێتێکە هەموو ڕۆژەیە هەموو مانجێک جەولە و قسەکردن و لە نێو خەڵک بوون. ئەوەی لەو ناوچەیە بڵام وەستا فەتاح یەکێک بوو لەو پێشمەرگانەی کە لە پیرانشار چەکی هەڵگرت و ئەمڕۆ دەتوانم بڵام کە هەر لە وڵاتی سوێد ئەوە تقریبان شەشەمین یا حەوتمین کەسێکە کە لە نێو ئەو پێشمەرگانەی و ناوچەی لە سوێد گیان بەخەت دەکات. ئەوەش بڵام کە باسی خانەوادەی وەستا محەممەد و وەستا فەتاحم کرد براکانیان کە حسێن و کەریم ساڵی 59 لە ساڵی 61 هەرێ لەگەڵ 59 نەفەرەکەی شاری مەهاباد ئێعدام کران کە قەتعەن هەردووکیان پێشمەرگەی کۆمەڵە بوون و مەحێدینیش لە شەڕ لە ناوچەی مەهاباد شەهید کرا. جێگای ئیفتخارەکە خانەوادەیەکی ئاوە لە ڕاپەڕین و شۆڕشی ئەم دەورەی خەڵکی کوردستاندا هەزینە و لە خۆبەتوویەکی ئاوە زۆریان داوە و بۆ من کە دەگەڵ ئەو خانەوادای ئاشنا بووم و لەگەڵان ڕەفیق بووم ئەو ڕفاقەتە بۆ من زۆر ئیفتخار بوو و ئەو هاوڕێیە جێگای ئەرزش و قدردانیە. زۆر سپاس. زۆر سپاس هەڵێ. بەسەر چوو کاتی جەژن و بەزمی دڵداران بەتاڵ بوو کۆڕ و یەک هەڵبەڕان یاران ئەوەی تینی لە لەشدا بوو لەوێ داینا تەزوویەک ماو چەق و چۆیەک لە لەشدا بەڵام ئێستا دڵی من هەر لەوێ ماوە لە لای سازێک کە بێدەنگ هەڵپەسێراوە.